لە عێراق دۆسیەکانی گەندەڵی ئاڵۆز و تێکەڵکێشی یەکن و لەگەڵ بەرژەوەندی پارتە سیاسی دەسەڵاتدارەکاندایە سەرباری هەوڵەکانی مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق بۆ بنبڕکردنی گەندەڵی، بەڵام هێشتا هەوڵەکان بەپێی پێویست نین و گەندەڵی و خواسی پارتە گەورەکان لە عێراق باڵا دەستە. لیژنەی دەستپاکی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاندووە بڕی ئەو پارەی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە تاڵان براوە لە عێراق بە نزیکەی 350 تریلیۆن دینار واتە نزیکەی 240 میلیارد دۆلاری ئەمریکی دەخەمڵێنرێت کە لە ڕێگەی پەیوەندی و پرۆژەی وەهمیەوە بەفیڕۆ دراون. تەها دیفاعی ئەندامی ئەو لیژنەیەش دەڵێت حکوومەت لیژنەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێکهێناوە و لە سەرەتای دەستبەکاربوونیان بە جددی کاریان دەکرد، بەڵام وردە و لەگەڵ فشاری هەندێک لەلایەنە سیاسیەکان کار و چالاکیەکانی ئەو لیژنەیە سست بووە بە شێوەیە گەندەڵی وەک چەک لە جەنگی حکومڕانیدا بەکارهێنراوە. دەژڵێت لە دوای 2023ەوە ئەو پارەی خەرج کراوە بە نزیکەی 1000 تریلیۆن دینار دەخەمڵێنرێت کە بودجەی وەزارەتەکانی بەکاربردن و وەبەرهێنان دەگرێتەوە. بڕێکی زۆریش لە دۆسیەی خانەنشینی بەهەدەردراوە. سەرباری ئەوەش گەندەڵی لە زۆرینەی ڕێکەوتن و یاداشتەکانی وەزارەت و پارێزگاکاندا هەبووە. پەرلەمانتارانی عێراق دەڵێن ساڵانێکە هیچ پرۆژەیەکی دیار و استراتیژی نە لە بەغداد و نە لە پارێزگاکانی تر بەدی ناکرێت. زۆرینەی ئەو پرۆژانەشی کراون بچووک بوون. دەستەی دەستپاکی عێراقیش ڕایگەیاند بۆ ئەم ساڵ مستەفا کاظمی سەرۆکوەزیران یەکەم لێپرساوی عێراق بووە کە ئەستۆپاکی دارایی خۆی داوەتە دەستەکە لەگەڵ حەسەن کەریم کەعبی جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و عەلا جەواد حەمید سەرۆکی دەستەی دەستپاکی فیدراڵی و محەممەد شەیاع سوودانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەپێی راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی عێراق یەکێکە لە 20 گەندەڵترین وڵاتانی جیهان و گەندەڵی سەدان ملیار دیناری لەو وڵاتە قوتدا و گەورەترین سەرچاوی بێسەر و بەرەییە لە عێراق.